بە پەنجەکانتان تۆڵەی شەهید هاوکار جاف بکەنەوە. هاوسەرەکەی تیرۆر کرا، بەڵام لەسەر پێوەستا و دەیەوێت بە ڕێگەیەکی یاسایی لە دژی ئەو تاوانبارانە بوەستێتەوە کە هاوسەرەکەیان شەهید کرد. ئاڵاغای بەرزنجی، هاوسەری شەهید هاوکار جاف، ئاڵا لە هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی بەرەگەل لە هەولێر کاندید بوو توانی بەهۆی کۆتایی ئافرەتان خۆی بگەینێتە پەرلەمانی کوردستان و وا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو سوێندی یاسایی بخوات بۆ ئەوەی دەست بەکارە لە پێشینەکەی بکات و تاوانبارە گەورەکان بە سزای خۆیان بگەن. ئاڵا بەرزنجی جیالەوەی دەیەوێت لە ڕێگەی پەرلەمانەوە خزمەتی هاوڵاتیان بکات. یەک لە کارە سەرچیەکانی ئەو کارکردنە بۆ ئەوەی یاسا لە سنووری سلێمانی سەروەر بکرێت و بکوژانی شەهید هاوکار جاف کە لە چەندین کەسی دیاری نێو یەکێتین ڕادستی یاسا بکرێن و بە سزای خۆیان بگەن. بۆ تیرۆریستەکانیش دیارن، ئەو تیرۆریستانێک کە ئێستا لە دەباشان خۆیان شاردەوە هەموو دیارن، وها بە بەرپرسی دەستگای دژە تیرۆرە. دوای ڕووداوی تیرۆرکردنەکە بە فەرمی تاوانبارانی ڕووداوەکە کە وەها پەڵەبجەیی و چەند کەسێکی تری نێو دژە تیرۆری یەکێتین دۆزرانەوە و دواتر سزاشیان بۆ دانراوە. بەڵام بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی ئامادە نییە ڕادستی یاسایان بکات و پارێزگاریان لێ دەکات. ئاڵا وەکو چۆن هەمیشە لە کاتی بانگەشە دەیگوت بە دەنگەکانتان سزای تۆمەتبارانی تیرۆری هاوکار جاف بدەن. ئێستا دەیەوێت لە ڕێگەی گەورەترین دەسەڵاتی یاسادانان کار بکات تاوەکو تاوانبارانی شەهیدکردنی هاوکار جاف و هەموو ئەوانەی دەست بۆ کارێکی وا دەبەن دەستگیر بکرێن و سزای خۆیان وەرگرن.